بینەران میسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت لە هەر شوێنێکن لە کوردستان لە دەرەوەی کوردستان. هیوادارین ئینشاءالله ئەم حەڵقەیە مای ڕەزامەندی هەموو لایەک بێت و سپاسیش بۆ ئێوە ئەم میوانە بەڕێزانە خۆشەویستانە لەگەڵمانن. هیوادارین بە هەموو لایەک ڕێگە چارەیەک بۆ کێشەی ئەم جارەمان بدۆزینەوە کە برایەکی سایق تەکسیە لەژێر کاریگەری برادەری خراپ کەوتۆتە هەڵەوە، کێشەی خێزانی بۆ دروست بووە. سەرەتا پێشەوەی لەگەڵ بە ڕێزە قسە بکەین، حەزەکەم هەندێک شتەی ڕوونی کەینەوە بۆی بە هەڵە لێمان تێنەگەن. ڕاستە کەیسی ئەم جارەمان سایق تەکسیە، بەڵام مانایەوە نییە هەرچی سایق تەکسی بێ وەکو ئەم هەڵا ئاکات. ئێمە زۆر بەڵگەمان لایە سایق تەکسیە دراوسەی نەخۆش بووە بەبێ بەرامبەرگەیانوێتی لە ناو سیارەکەیە زێڕ و پارەی دۆزیوەتەوانێ گەڕانوێتیەوە بۆ خاوەنەکەی هەبووە لەگەڵ یا سەرکەوتۆ پارەی پێ نەبووە، پارەکەی لێوەرنەگرتووە. لەبەرەوە سایق تەکسی زۆر بەڕێزیشمان هەیە کە هەر کەسێ لەگەڵ یاسەرەکەوێ وەکو خوشک و برای خۆی مامەڵەی لەگەڵەکە، بەڵام لە ناو هەموو چین و توێژێکە باش و خراپەیە، لە ناو مامۆساشە باشەیە و خراپەیە، لە ناو ئەندازیار و پزیشکیش بە هەمان شێوە، لە ناو سایقیشە سایق تەکسی بە هەمان شێوە. لەبەرەوە کە باسیەم کێشەیەکەین بە هەڵە لێمان تێنەگەن بە سایق تەکسی کێشەی هەیە، نەخێر. ئێمە پێشتر لەگەڵ خێزانە قسەمان کردو، زۆر خێزانەکانمان کێشەمان هەیە. لەبەرەوە ئەم بەڕێزش کەوتووەتە هەڵەوە. بەداخەوە ئێمە زۆر جارەڵین ئەبێ ئینسان دوای عەقڵی بکەوێت، دوای دڵی نەکەوێت. ئەبێ ئینسان کۆنتڕۆڵی غەریزەکانی بکە، نەکەوێتە ژێر غەریزەکانیەوە. بەداخەوە ئەم برایە هاوسەری هەیە، مناڵی هەیە، خەزورێکی باشی هەیە، بەڵام و برادەری سایق تەکسی باشیشی هەبووە، ئامۆژگاریان کردووە، بەڵام ئەم کەوتۆتە ژێر کاریگەری چەند برادەریشی خراپ. بەداخەوە تووشی کارەساتێک بووە و ملێتان ناشارمەوە پێشتی چەند جار دانیشتوین پێشەوەی تۆماری کەین لەگەڵیا، کێشەکەی قورسە، زۆریش قورسە. هیوادارین بتوانین هیچ نەبێ بە چاوڕوونیەکی بینە، بەڵام هەندێک شت تێ بە ڕێزان عەرەب پێڵە غەڵتەت العومر، لە کوردەواری خۆمان پێڵەن هەڵەی تەمەن، یعنی گەورەیە. بۆیە ئینسان ئەبێ ئاگاداری خۆی بێت، ئەبێ عەقڵ بەکاربێنێ، دوای دڵی نەکەوێت، دوای عاتیفەی نەکەوێت، دوای غەریزەکانی نەکەوێت. بەڕاستی کێشەکەی گەورەیە، بەڵام هەوڵین بە هەموو لایەک دەرچێ بدۆزینەوە، لە توونێلێکایە ڕووناکیە بەدی بکەین، بتوانین هاوسەرەکەی و مناڵەکانی هیچ نەبێ ئەگەر لەم قۆناغەشان نەگەڕێنەوە بۆ لای پەیوەندی نەپسڕێن لەگەڵیا. وای کێشەی تریشی بەدواوەیە، بەڵام پاش کەمێکتر دێنەوە خزمەتان، پێشوازی لەو برا بە ڕێزە ئاکەین، گوێی لێەگرین، ئەوەی لە توانامانە هەبێ ڕێنمایی یەکەین، پاش کەمێکتر دێنەوە خزمەتان. خۆشەویستان، دووبارە سڵاو. وەک لە پێشەکی بەرنامەکە باسمان کردوتمان، کێشەی ئەم جارەمان کێشەی برایەکە کە سایق تەکسیە، بەڵام لە ئەنجامی برادەری خراپەوە تووشی کێشە بووە. ئێستا خۆی ئامادەی سوپاسی یەکەین. من حەزەکەم سەرەتا باسی کێشەکەتم بۆ بکەی، بە بڵین کاکیوە ناوەکەش با نەناسرێتەوە بە ڕێزێ، ئەچەنگە دەنگ و شتەکەشە گۆڕین. ئەتوانی باسی کێشەکەتم بۆ بکەی کاکیوە گیان، سەرەتا چۆن دەستی پێ کرد، بەچی کۆتایی هات، ئەم کێشەیە چۆن دروست بوو؟ زۆر سپاس کاک دکتۆر ژیان. وڵای کاک دکتۆر، وەکو من پێشتریش بۆم باس کردی، من خێزاندارم، خاوەنی ژن و مناڵم، ماوەیەکی زۆر بێکار بووم، یعنی زیاد لە حەد نامڕتاح و بێتاقەت بووم، تەنانەت نەمەتوانی ژیانی خۆم و ماڵ و مناڵیشم دابین کەم. کاتێک خەزورم بەمەی زانی، وتی ڕۆڵەوەرە من هاوکاری دەکەم. من یەکەم جار لە شانم گران بووتم، نامەوێت هیچ هاوکارێکم نامەوێت بە هاوکاری خەڵک ماڵ و مناڵم بەخێوکەم. وتی من وا ناکەم، تی مەبلەغێک پارەت ئێمێ تەکسیشی پێ بکڕە، بۆ خۆت ڕۆژانە ژیانی ماڵ و مناڵتی پێدابین کە خۆ هەڵ ناگرێ. وتی ئەگەر لە مەسرەفیش زیاد بوو، ئەو کاتە شتێکی لابە وردە بمەرەوە.
بۆ ئەوەی بۆ هەمیشە خۆت بە قەرزاری من نەزانیت و وابزانی کەوا من ئەمەم بۆیە کردووە کە توی تر بکەویتە ژێر عومرەی منەوە. بەڵام کاک دکتۆر من 8 مانگێکیشم کردی بالفعل مەبلەغێکیش نزیکی 20 گەڵایەکیشم بۆ کۆ کردەوە. بەڵام ئیتر برادەرەکانم هەنەیەک هەمویان نا یەک دوو برادەریانم هاتنە بن کڵێشەم و کۆمەڵێک شتیان بۆ باس کردم و تووشی بەڵایەکی گەورەیان کردم. تۆ دا بخۆرەوە مشکلە نییە ساحەت خۆ تۆ ئاوەکە بخۆرەوە. کاکی واتوانیت بۆم باسکەی چۆن تووشی کردیت؟ کاک دکتۆر پێی وتم تۆ ڕۆژانە خەڵک سوارەکەی نەفەر لەگەڵت سەرەکەوێ لە ئافرەت لە پیا و لە ژن لە مناڵ تا ئێستا هیچ هاوڕێیەکە نییە؟ وتم هاوڕێ ئافرەت بوو. بەڵێ. وتم من هاوڕێم هەیە هاوڕێم زۆر هەیە. وتی نا من ئەوانە ناڵێم من ئەڵێم هاوڕێ ئافرەتە نییە. وتم نەوەڵە هاوڕێ ئافرەتی چی؟ تی چۆنێ و ئافرەتانی کە سەرەکەون لەگەڵێ خۆ هەمویان باش نین تیاشیان نایە بەقەڵچیەوەیت بیکەیتە هاوڕێ خۆت. ئیتر کۆمەڵێ شتی بۆ باس کردم لەمانە وتم نەبابیجان شتی وا چۆنە بێ ئێمە ئەو خەڵکانی لەگەڵمان سەرەکەون ئەبێ یاوەکو خوشکی خۆمان سێریکەین یاوەکو دایکی خۆمان سێریکەین چۆن شتی وا بێ ئێمە ئەگەر ئەوە بکەین کەواتە خیانەتمان لەو نەفەرانە کردووە خیانەتمان لە پیشەکەی خۆمان کردووە ئێمە چۆنە بێ خیانەت لەو پیشەیە بکەین ئەوانە لەگەڵ ئێمەیە بۆیە متمانیان بە سایەخ تەکسیە بۆیە لەگەڵ ئێمە سەرەکەون. وتی نەکاچی من وانییە. وتم ئەی چۆنە؟ تی وەرە لە بەرچاوی خۆم تەلەفۆنی بۆ چەند ئافرەتێ کرد خۆشاییدە ئێستا ڕووم نایە باسی کەم چکە ئەوەی کە باسییانە کرد لە بینی ژن و مێردیشا باس ناکرێ. بەس کاکیوە ینی تۆ کە ئەم ڤیددیویانێ یا مۆبایلە سەوتە چییە پیشانی یاوی ئەی نەوت تۆ خێزانە نییە تۆ دایکە نییە تۆ خوشکن نییە ئەی تۆ تعدا لە شەرەفی خەڵکەکەی پێشببینی و ناکەیکە تعدا لە شەرەف بکە ئەی ئەم سیارەیە ئەم تەکسیەمان کڕیوە بۆی کاسبی پێ بکەین پارەیەکی حەڵاڵی پێپەیاکەین لوقمەنانێکی پێپەیاکەین بیکەینە دەیم ماڵ و مناڵەکەمانەوە یا تعدا لە خەڵک بکەین تۆ ناقەشە لەگەڵ نەکرد هەیەکسەر بڕۆ پێ کرد کاک دکتۆرنەوەڵە باوەڕم پێ نەکرد هاتم وتم چۆن شتیوە ئەەکەین ئەی باشم ئێمە ئەگەر ئەمە بکەین ئەی خەڵک ئەمەش لەگەڵ خێزان و خوشک و دایکی ئێمە ناکە وتی نانەکاک تۆ بەغەڵەت تێگەیشتی خوشک و دایکی ئێمە ئەو شتانە نین ئەمانە خۆیان خراپن حازەکەی بڕۆ لە سایەخ تەکسیەکانی کە بپرسە. بالفعل چووم لە یەک دوو برادەری خۆمان پرسییم دانیچیان وتی نەوەڵە شتیوانەکەیت ئەبێت تۆ خەڵکێکی باش بیت ئەوانی لەگەڵ ئێمە سەرەکەون خەڵکی پاکن خەڵکی محتەرەمن خەڵکی بە شەخسیاتن خەڵکی بە ئەدەبن بەڵام دانیشیان وتی وەڵام منیش چەند هاوڕێکم هەیە وەکو ئەو بالفعل هەم سەوتی بۆ لێیامەوە لە بینی خۆیانە هەم ئەو ڤیددیوانی کە تۆماریان کردووە ئیتر کۆمەڵە شت. باش کاکیوە تۆ دوو هاوڕێوە لەوێ سایەخ تەکسی بنە دووچیان یەکیان ڕێگە ڕاستەکەی پیشان ناوی وەنیە؟ بەڵێ. دووەمیشان شەیتان ناسا ڕێگا خواروخێتەکەی پیشان ناوی منطق و عەقڵە لە ئینسان کە گوێ ئەگرێ شتەکە بەراورد دیەکات لە بینی باش و خراپە ئەکید ئەبێ ئینسان دوای شتە باشەکە بکەوێ تۆ بە قسەی هاوڕێی یەکەمە کرد کە ڕێنمایی کردی شتیوان نەکەی ئێمە کاسبیەکەین ئەو کەسەی سەرەکەوێ هەمووی عایلی خەڵکن و شەرەفیان هەیە و کەرامەتیان هەیە و ئەخلاقیان هەیە و ناموسیان هەیە و کەسوکاریان هەیە یا کەوتیتە ژێر کاریگەری دووەمیان برادەرە خراپەکە و داخەوە من کەوتمەژێ کاریگەری هەم شەیدان و ماوڕە شەیتانەکەشم ئەوەی پێکردم کە نابوو بیکەم چەندین جار ئاوا کە نەفەر سەرەکەو لەگەڵم هاتم قسەم لەگەڵە کردن باسی ئەو شتانم لەگەڵە کردن زۆریان هەم ژماری موبایلیان یامەیە هەم پەیوەندیم لەگەڵیانە دروست کرده بوو بەڵام خواشایی دەکات دکتۆر وەکو پێشتریش پێم وتی دەستم بەردەستی دانەیەکیان نەکەوت
بەڵام ئیتر ئەوە بوو بە تەلەفۆن قسەمانە کرد یان ئەگەر چوونە دەرەوەیەک مۆڵێک یا چوونە شوێنێک بێ ئیتر بە بەردەوام لەگەڵیانە قسەمە کرد. بەڵام ئەوەی کە بەسەر من هات لەوە دەسی پێ کرد جارێکیان دوو ئافرەت دەستیان لێ ڕاگرت. چۆن ڕوویە ینی چۆن؟ ئەو بە جادەکەی ڕۆشتم و دوو ئافرەت دەستیان لێ ڕاگرتم. منیش وەستامە وەکو نەفەرەکانی تر وەکو احتیاطی وەکو ئەوانی تر کە بینی من سوارم کردن. بەڵام ئەو دەموچاویان وا دەرناکەو کە خەڵکی باش من سەرکەوتن لەگەڵ ماو کەوتینە قسەکردن. ئیتر مۆزوعمان کردەوە کە مۆزوعمان کردەوە پەیوەندی دروست بوو لە بینمانە هەر لەویە دانێکیان هەم جوان بوو هەم شکڵ و شێوەی نازدار و ئەوانە بوو. وتی ئەتوانم بێمە پێشەوە؟ وتم بۆ؟ وتی وەڵا هەوای تەبریدەکە بە جوانی لە دەموچاوم نایە حەزەکەم فێنک ببمەوە. ئیتر هاتە پێشەوە لامەوە دانیشت. وتم چی بکەین؟ وتی شوێنە هەیە؟ بەخوا کاک دکتۆر من ئەو شتانم قەت نەکردە بوو لە ژیانم شتێکی وا بە خەیاڵمان نەهاتووە یعنی ڕۆژێک لە ڕۆژان بیرم لەوە نەکردوێتەوە کە شتێکی وا بێتە بەردەمم. وتم نەوەڵا هیچ شوێنێکم نییە و هیچ شتێک شک نابم. وتی دەکەواتە لێ خوڕە بۆ سیتەک. وتم سیتەک بۆ؟ وتی من ماڵی برایەکەم لەوەیە هەم شوێنەکەشیان باشە هەم دوورین لە خەڵک هەم بە ئارەزوی خۆشمانە بێت لێ چیمان تاقەت لێ بیکەین. نەهامەتی و قوڕبەسەریەکانی من لێرەوە دەستی پێ کرد. ئیتر وتم دە باشە منیش ڕازی بووم گوڵێکی یامێ. وتی ئەم گوڵە لە گوڵەوە بۆ گوڵ. منیش لێم وەرگرت و ئەتەنیشتی خۆم دامنا. وتی چۆن شتی وایە بێ گوڵێک لە گوڵێکەوە بۆ گوڵێک بڕوە هەر ئاو بە سادەی دایانێ؟ وتم ئەی چیرێکم؟ وتی ئەگەر گوڵ وەربگرێ بۆنێکیەکە شعرێکی بەسەراڵێ قسەیەکی خۆشی بۆکە هەر ئەوەندەم زانی بۆنی گوڵەکەم کرد. کاتی خەبەرم بۆ خەڵک ئاویە کرد بەسەر ماو بە زلە لە دەموچاویانەیەم ئیتر نازانم چی ڕوویە. کردووی بە کوردیەکەی خۆمان ینی ئەو گوڵی کەیاوی تێ مادەیەکی چۆن نیسانت عملیاتیەکەن غازێکە هەڵێم ژێ مادەیەکە زۆر جارەوانە لە مسلات و لە فلیمەکانە بەکار هاتووە کێڵە لەوانەوە فێرم بووە. دوای ئەوە چی ڕوویە؟ دوای بێهۆ ئەو بە ئاگا هاتیتەوە. خەبەرم بۆ نە سەیارە دیارە نە ئافرەت دیارە هیچ شتێکی لێ نەمابوو. وتیان ئەوە تۆ چیەگەی لێرا؟ وتم وەڵڵاهی نازانم. ئیتر ناچار چوون بۆ مرکزی شوڕتە لەوێ داوام قەید کرد. وتم حاڵەتێکی وا بووە و ئەمەی بەسەرم هاتووە لەم بابەتەیە. باشتر داوا قەید کرا و برا لای حاکم و حاکم هەموو شتێکی بۆ جێبەجێ کردم. هاتمەوە بۆ ماڵەوە خێزانم وتی کوا سیارەکەت؟ منیش لەبەرەوەی پێی نەزانێ وتم ئیشەڵا لەمەوەی ئەم یەک دوو ڕۆژەیە بۆمە دۆزنەوە برایانی پۆلیس. وتم سیارەکەم لای فیتەرە بەڵام لە دڵی خۆم وتم ئیشەڵا لەمەوەی ئەم یەک دوو ڕۆژەیە پۆلیس بۆمە دۆزێتەوە و ئیتر بەشێکم کێشەکەم کۆتایی بێ. بالفعل دوو سێ ڕۆژێکی بەسەرا ڕۆژ تەلەفۆنێکم بۆ هاو لە پۆلیسەوە. کاگیوا جەنابتی؟ بەڵێ. کاگیوا توانین تا مەرکەز بی؟ بەڵێ. چوومە مەرکەز تیان زەحمەت نەبێ لەگەڵمان وەرە بۆ مەرکەز شوڕتەی کەرکووک. تم بۆ دیان کە چوویتە ئەوێ زانی ئەخر من سیارەم لێرە لێ دەزراوە لێرە ئەمەم بەسەرات و بۆ بگەمە کەرکووک. تی تۆ با بڕۆین. باش وڵای تر لێمان ڕۆشتم بۆ کەرکووک. دوای ئەوەی کە چووینە مەرکەزەکە
لەوێ سیارەکەم لە مەرکەزەکە بوو سیارەکان بۆ دۆزی توانێ بەڵێ ئەیتر بۆ ینی بۆ دڵ خۆش نەبوو بریانە دەیان دۆزیایە لەوێ بانکرامە ژوورەوە تۆ تۆمەتباری بە کوشتنی ئافرەتێک قڕ بە سەر خۆم ئەی قڕ بە سەر خۆم ئافرەتی چیم کوشتووە تیان ئافرەتێک لە ناو سیارەکە تا کوژراوە چۆن زانیان و سیارەی تۆیە سیارەکە سەنەوی بە ناوی منەوەیە ئیجازەی سایقەکەمی تایە ناو سیارەکەیە بوو بەڵێ ئیجازەی سایقیم سەنەوی ڕقم تەلەفۆن ناونیشان هەموو شتێکمی تیا بوو ئیتر دیارەکە بە دوواداچوون کراوە لێوێ لەگەڵ مەرکە شوڕتەی سلێمانی گەشتوونەتە نەتیجە دوایەوە کە بۆم دەرکەوت ئەو ئافرەتی کە هاتبووە پێشەوە لەگەڵمان اتفاقێکیان کردبوو لەگەڵ مێردەکەیە ئەو ئافرەتی تریان کوشت بوو لە ناو سیارەکەیە بەجیانێشت دیارە بووی سیارەکە بەس بە خۆیان فرۆشن تەسەورەکەم کات و تۆر شتی تریشیان بردبێ باشە بۆم سیارە گەشت بۆ کەرکووک وەڵڵاهی نازانم ئەو نازانم من بان کرام لێەوە ئاوە ڕۆشتم بۆ ئەوێت لێوێت ئەو بەزمە ڕوویە ئیتر وەزعەکەش شێوە من گیرام تەواو بە تۆمەتی کوشتنی ئافرەتێک گیرام چەند گیرایت و چەند مایتەوە و چی ڕوویا لەو ماوەیە تقریبا 8 بۆ 9 مانگ من سجن بوو بەدبەختیەکانی من دەستی پێ کرد کاتێکە ماڵی کەسوکارم بەمایان زانی بوو ئیتر هاتبوون بۆ داژچوون و ئالم بابەتانە بزانن چیمان کردوە چیمان نەکردووە لەوێ موبایلەکەم کەوتووە دەست ماڵی خەزورم ئەوانیش هەموو ئەو ڕقم و نامانی کە پێیان بوو تەلەفۆنیان بۆ کردبوون بۆیان دەرکەوتبوو کەوا من کەسێکی نامەردم من خوێڕیم من هەموو شتێکی نامەردیم تایە تر دوایەوە هاوسەرم داوای جیابوونەوەی کرد خەزوریشم بە هەمان شێوازوتی من هەرگیز نامەوێت ئەو کوڕە جارێکتر بێتەوە ماڵی من نەک بەتێگانم یەک بە دوای یەک کەسوکارم هەمووی حاشایان لێ کردم تەنانەت کاک دکتۆر باوەڕەکەی کەسوکارم ئێستا ئەگەر سوتفە دەستم بەردەستی یەکێکیان بکەوێت ئەچێ دەستی ئەشوە وازانم من گڵاو و پیسم باشە کاکیوە یعنی تۆ بیدل ئەو کاران قێزەونانە دەکرد بیری لە دەرەنجامەکەی ناکردەوە باشە بیری لەوە نەکردو تۆ خەزوری شەوگە باشە هەیە پارەی یاوی تێوتێتی کەی هەو بوو بمەرەوە نەشت بوو مشکلە نییە سیاری بۆ کڕی بۆی سەرچاوی بژێوی بێ ژنێکی باشە هەیە مناڵە هەیە یعنی تۆ ئەم ڕێگات چەوتە و گرتووە ڕۆژە بیری نەکردۆ بڵێ ئەمە چۆن کەی چ کاتێک لە مێژووی ئینسانیەتە تاوان بەردەوام بوو هەر شتێک هەر بەجێمێنە وەکو نیشانەیە بەڵگەیە کامە تاوان تۆ بیر لەمانە ناکردەوە ینی بیر لەوە ناکردم ئافرەتانە ئەمە کەس و کاریان هەیە ئەگەر ئافرەتێکی شەریف بێشتیوان ناکە ئەگەر ئافرەتێکیش بێ دوو لە ڕوویەوە ئەم بینەرانەوە ئەم میوانانە لەش فرۆش بێ تۆ چۆن لەگەڵ ئەمەیان هەڵەکەی سبینێ ئەو لەشی خۆی فرۆشە چۆن تۆ نافرۆشە بیر لە دەرەنجاوی و کارە قێزنەوە ناکردەوانەیانی کاک دکتۆر من وەکو باسم کرد هەم برادەرە شەیتانەکەم و هەم نەفسی خۆم کە نەفسێکی زاڵم نەبوو بەسەر خۆمە و هەم شەیتانیش بە بەردەوامی کاریگەریە بوو لەسرم وای لێ کردم کەومە ئەو هەموو هەڵەیەوە کیوا من بەحقەت کە جاری یەکەم لەگەڵ دانیشتین دوایی من سەردانی خەزورتم کرد پەیوەندیمان بە خێزانەکەتەوە کرد ڕاستی زۆر هەوڵمان زۆر شتم بۆ ڕوون کردەوە وتم ئێمە کوڕی حەزرەتی ئادەمین باوکە گەورەمان غەڵەتی کرد لە بەهەشت دەرکرا ئێمە برای هابیل و قابیلین قابیل هابیلی برای خۆی کوشت حەزرەتی یوسف براکانی چیان لێ نەکرد ئینسانە بێ بەخشندە بێ ئەم تاوانەکەی ئەوە گەورە نییە ڕاستەشی قێزەونێ کردووە ئینسان ناتوانێت چۆن دیفاع لێ بکە
وڵای کاکیبا لێو ناشارمەوە حتا ئێسا سوورن لەوەی ئەڵێ نابێن بە هیچ شتێک پەیوەندی لە بینمانە بمێنێن نە مناڵە بێ ببینێ نە جارێکترێتەوە ئەم ماڵە ئیلا بێ تەلاقی با و لێک جابنەوە اینجا من بۆشم ڕوونکردنەوە وتم مناڵەکان زەرمەندی یەکەمە بنێمە هەموو جارێکە باسی کێشاکەین یەکەم شت بیر لێکن مناڵەکانم ئەو مناڵانە گوناحیان چییە؟ ئەیوتی ئێمە گوناحمان چییە؟ لەگەڵ کەسێکی سپڵەیە لەسەر کەسێکی حالە بەڵێ ناکرد جەمیل ئەم هەموو چاکەمان لەگەڵا کردووە چۆن ئێمە جارێکە دڵمان پاک بێتەوە بتوانین خزمەتی لەگەڵا بکەین من هەوڵی خۆممە بەڕاستی بس ئەبێ سەبر و تەحملێ هەبێ هەوڵین بە هەموو لایەک بزانین چیمان پێکرێ بەڵێ فەرموو دکتۆر مناڵەکانم تەنیا یەک تاوانیانەیە کە من باوشانم کە نامەردێکی وەکو من باوشانە کە بیرم لەوە نەکردەوە من ئەم مناڵانم چۆن پەروەردەکەم کە بیرم لەوە نەکردەوە چۆن هاوسەرێکی بە ئەدەب و بە ئەخلاق و بە ڕەوشت و بە هەموو سیفاتە باشەکانی و لە خۆم نەکەم چکە من نامەردیم بەرامبەر ماڵی خەزوریشم کرد بەڵام کاک دکتۆر تۆ خۆت ئەزانی ئەوان مەرکە شوڕتا لە ڕێی کامێرەی چاودێریەوە دەرکەوت کەوا من هیچ شتێک نییە تەنیا ئەوان هاتوون منیان بێوەش کردووە سیارەیان بردووە لەوێ بە کەسێکی کەیان فرۆشتووە بیکا بە سکرابوو لە ڕێی سکرابەوە هەرزان فرۆشی کات و کۆتایی پێبێ بەڵامی تر قەدەری خواوا بوو دۆزرایەوە بەڵام سوێن بەخوا سوێنێ بۆ ئەخۆم سوێنێ بۆ ئەخۆم سوێنێ بۆ ئەخۆم دەجاریکەش سوێن بۆ تۆش و بۆ ئەوانی شەخۆم دەستم بەر دەستی هیچ ئافرەتێکی نەکەوتووە بە هیچ مەبەستێ بەخوا دەستم بەر دەستیان نەکەوتووە قسانە ئێستا سوودی نییە براکەم ئەو مۆبایلەکە و کە دەستی خەزوری کەوتۆ خێزانەکە و کردووە دەیان ڕقەمی ئافرەتی تیاوە بە قوربان ئێمە سامانە چیەکە لە هەر یەکەشی بە ناوێکەوەی گو بە ناوێکەوە خەزنی کردو کە دوایەوەی کە گیرا بووی چوون پەیوەندیان بە ژنەکانەوە کردووە ئیترەوە جوان زانیوە تۆی قسەیان کردو زەلامیشان هێناوە دەنگی خۆی گۆڕیەوە و لە جیاتی تۆ قساکەوانە ینی چۆن ئەمە ئێسام ژنە و چۆن ئێمە قەناعەتی پێ بکەین کە تۆ گەڕیتەوە ڕێگە ڕاستەکەی خۆت ینی من زۆر لەگەڵ یا خەریک بووین بەڕاستی بە تەلەفۆن دوای ئەوە هاتە ماڵی خەزورە خەزوری تۆزێ دەین کە باسی مناڵەکانمان نەکرد هەستەکەم تۆزێک ئەهون بۆ تەوانیان بەڵام ملیۆ ناشارمەوە زۆر تووڕەن دێت یعنی جاری وا هەبوو کە باسی حاڵەتەکانیان نەکرد ژنەکە و دەستێ کرد بە گریانێک و منی تر چۆن بتوانم لەگەڵ ئەمەیە بژیم چۆن بتوانم لەگەڵ ئەمەیە هاوسەرگیریەکەم بەردەوام بێ ینی تۆ بیری لەمانە ناکرد و براکەم ئەم هەموو ئافرەتە بۆ ناسیوە ئەی تۆ برادەری سایق تەکسی و هەبوو پێی وتی و ئەمە مەکە ئەمە ڕێی غەڵەتە ئەی تۆ خۆت وتێت بم بە بۆ فلان شوێن لەوێ خانە ینی نیەتەکە هەبوو بە قوربان خۆی مشکلە ئینسان چییە نیەتیشی خراپە هەبووە ساندێک کەسێک و قەزاوقە دەر شتێکە بێ بە سوتفەیەکە بۆ سیارەکەیەتی بەڵام تۆ ئەم هەموو ڕقەمە لە مۆبایل تا بۆ دوایەوە خۆ دەڵێ ئافرەتەکە وای هاتە پێشەوە چۆنە بێت تۆ ساق تەکسێکی ئافرەتی غەریب بێتە پێشەوانە ئەمە یەکێ بینیتی تۆ بۆ ڕێگە عامەیە ڕووی خەڵکەوە بینێ باوکە جان ئەمە خۆ دەزانی کامێرەی مرور هەیە کامێرەی ئاسایش هەیە ئەمەمان هەموو ئەو بینن تۆ نابێ بیرت لە دەرەنجامی و کارە و کردایەوە کاک دکتۆر بخوایە یەک دوو جار هەوڵی ئەوەشماوە بە ذاتی خوا هەوڵماوە خۆم بکوژم نەجاتم بێ بەخوا دوکار بێ مناڵەکانم داژی بە دوای کاکیوە گریان سوودی نێبراکەم ئەبێ بە دوای ڕێگە چارەیەکا بگەڕێنێمە خۆ کوشتنی چییە ئەمە هەر کەسێت غەڵەتێکی کرد وەڵا خۆمە کوژم ئێبرام غەڵەت بە غەڵەت چاکرێتەوە برای من خۆ دەکوژی چیە جارێ لە ناحیەی ئێمە کە موسڵمانین هەتا تۆ لە ئاگری جەهەنەم ماسووتی لە ئاگری جەهەنەم ماسووتی تۆ باشە واولا اینجا لەم ناوە خەڵک چی پێڵێ تۆ ئەبێ ئێستا بە دوای دەواازەیەکا بگەڕێنە بێ هەوڵ بین چۆن ئەم ڕێگە خوار و خێچەی تۆ ڕاستەکەینەوانێ لەبەرەوە کوشتن و ئەمانە بە قوربان خۆ کوشتن و خەڵک کوشتن و نازام سەری خۆم هەڵگرن مەمانەکە مشکلە حەل ناکات بیرکەرەوە چی کرێ باشە ئەمە باجی هەڵەکانی خۆتە بە قوربان کاک دکتۆر من چەند جارێک هەوڵم ما خۆشت ئاگاداری بە ماڵی خەزورم بەڵام هەم خێزانم سوێنی خواردووە کە بە هیچ شێوازێک جارێکی تر نایەتەوە لام و نایڵن مناڵ ببینم و خەزورم سوێنی خواردووە کە بە هیچ شێوازێنێت ئەو کچە نایەتەوە بە من بەڵام وەڵڵاهی تەواو بێزار بووم وەڵڵی تەواو بێتاقەت بووم کاک دکتۆر بەس خواشگە بم و تۆ دەسێ ماجەکەم پێڵاوەکانی ماجەکەم ئەها فریام سەخفیرەڵە کاکی واجیان ئەزانی چۆنە بە قوربان
ئێمە تەڕەفێکی تریشێ لەولاوە بریندارن هەستەکەن خیانەتیان لێکراوە توخوا تۆ خۆ بخەرە شوێنیش نەکەوت و خوا بەس ئەوسا تەقەموسی و حاڵەتەم بۆ بکە خێزانەکەت خیانەتی لە تۆ کردبێ و لە ناو مۆبایلەکەیە تەلەفۆنی 50 کەس نایەک پیاو هەبێت و بۆشت دەرکەوێمە عیلاقی لەگەڵ یامە هەیە تۆ قبوڵێکەی ئەو جارێکە و ژنەتەوێتەوە بەس لێرە بە قوربان ناکرێت تۆ ڕێخوار و خێچەکە و گرت وڵاو باجەکەیەتی بە قوربان هەموو شتێ زەریبەی خۆی هەیە باجی خۆی هەیە خی گەورە ڕێگەی بە تۆ یاوە عقلی یاوی تێ و چەند جاری ژاگاداری کردویتەوە وەکو بڵێ و برادران جاری وایە کە برادێکی باش نەسیحەت و ئامۆژگاری دەکا خی گەورە لەوانەیە نردی بێتی بە ئاگاو بێنێتەوە بەست تۆ هەر لەسەر ڕێخوار و خێچەکە و بەردەوام بووی ئێمە زۆر مەقسە لەگەڵ کردوون بەخوا بێ محاولی خۆمانیان لەگەڵا بکەین ئەبێت تۆش سەبر و تەحمل هەبێ قوربان مەسەلی خۆ کوشتن و ئەمانە ئەوە لە مێشکە دەرکە ئەوە بە هیچ شێوەیەک سوودی نییە چونکە تاوانەکە و ئەو ساشتی تریشە بۆ هەڵە بەسەر دوای ئەوە باوکو دایکی کەس و کارە گوناحیان چێ سبێنێ بڵن کوڕەکەی خۆی وا لێ کردووە تۆ هەندێک جارێمە ئەڵین ئینسان هەر شتێکەکە جارێ پێشەوەی بیکا بیل لە دەرەنجامەکەی بکاتەوە بڵێ ئەمە ڕێیەکی چییە ئەگە تۆ بیری بکردا باشە من باوکم ئەوە حاڵەتێکی واڕیا باوکم گوناحی چیە بڵم کوڕەکەی ئاوا خوار و خێچە و دایکە گوناحی چیە بڵە کوڕەکەی وایە خوشک و برا و گوناحیان چییە و بڵێن مام برازاکان و بڵێن مام و خاڵ و خوشکەزان چوزام ئەی لەو لاوەمە خێزانە هێمناڵێ ئەمە ئەبوایە ئێمە ئەم حاڵەتی تۆ ئەم کەیسەی تۆ کە عەرزەکەین بۆ ئەوەیە کەسانێکی تر هەن ئێستا من دڵنیام کەسانێکە نەگەر کەمیش بن وەکو تۆ شەرنی هەر ساق تەکسی بێ لەوانەیە کەسێک احتیاجی بە مۆزەفی بە فەرمانبەرێ بێ ئەم فکرە بۆ گەنە لە مێشکایەتی کە دوای غەریزەکانی کەوتووە دوای ئەوە کەوێ بەس حەز و ئارەزۆکانی تێرکە بەس بیل لە دەرەنجامەکەی ناکاتەوە ئەمێ بە ڕێزەکەم دەرەنجامەکەی مە باجی خیانەتەکەی خۆتە باجی ناپاکیەکەی خۆتە عاجزمە بکە و قسە ناکەم جایمە من جارێکی تیش بە سەد چاو هەوڵێن لەگەڵ خەزوور تا دابنیشین پەیوەندی بە خێزانەکەتەوە بکەین ئەبێ ڕێگە چارەیە بدۆزێتەوانێ بە تایبەتی لەبەر مناڵەکان ینی مناڵانە گوناحیان نییە ئێستا تۆ نەبینن ینی حتا ئەگەر ماوەیەکیش لێک جابوونەوەش نەبێت تۆ لە شوێنێک بژی لە ماڵی کەس و کارێ لە شوێنێ لە وتێ لێ نازم چی ناوەنی نایی بنێ ئەوانیش هەتا دڵیان چۆنەڵی ئەکەڕێتەوە شوێنی خۆی چکە برینێکی قوڵێ لە جستیانە دروست کردو بە تایبەتی لانی دەرونی جاری وا زۆر جار پێماڵێت چقۆیەکم لێ شوێنی چقۆکە چاگە بێتەوە بە شوێنی خیانەت چاک نابێتەوە بەرحاڵ کاکی واجیان من لە تۆ تێگەشتم ئێمە ناوبڕێک وەرەگرین دواییەوە لای میوانەکانمان بزانینەوانیش با قسەی خۆیان بکەن بەشکەم من هەموو جارە لەم عەقڵی دوو کەس باشترە لە یەکێ هیچ سێ کەس باشترە لە دوان هیچ چوار کەس باشترە لە سێ بەشکەم ئینشەڵڵا ئەوانیش تروسکاییان لابێ ڕێگە چارەیەکیان لابێ ئێمە هەوڵەکانی خۆمان بەردەوامە بین بەشکم بگەینە نەتیجەیەک پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان خۆشەویستان دووبارە سڵاو نەخوای داواکارین بێکێشە بن هیچ ماڵێک کێشەی تێ نەکەوێ عەقڵمان بەکاربێنین ڕێگە ڕاستەکەی ژیان بگرین وەکو ئەم بە ڕێزە کاکیوە نەکەوینە هەڵەوە بەڵامی تر ئەمە ژیانە و پڕە لە بەرزی و نشێوی غەڵەتێکمان کرد هەبێ باجەکەی بین بەڵام گرنگەوەیە پند و عیبرەت لەو هەڵەیە وەرگرین و جوبارەی نەکەینەوە و ئێوەی بینەریش و ئێوەی بیسەریش کاتێک ئەگەر فکرێکی خراپ هاتە ناو مێشکمانەوە شەیتان هەموو دەقێ حازرە بۆ ئەوەی وەکو بابە گەورە لە ڕێی ڕاز لامان بە بەڵام خۆ عەقڵی یاوینەتێ ڕێگەی ڕاستە زانین و ڕێگەی خوارە زانین با لە ڕێگە ڕاستەکان بەردەوام بین و لە ڕێگە خوار و خێچەکان دوورکەوینەوە ئەجینا وەکو ئەم بە ڕێزەمان لێیە ئێمەش بەڕاستی یعنی ڕێگە چارێکمان بۆ نادۆزرێتەوە چکە هەندێک کێشە هەیە بە ڕێزان قورسە کاڵم ڕێگە چارەکە وەی لاقی بە خەزور و خەس و خێزانەکەی و مناڵەکانی و دایک و باوکیەوە هەیە یەکێ نییە و دوان نییە و سیان نییە مەوزوعەکە خۆتانەزان نیێمە کەسانی شەرقی کە عیلاقی بە شەرەف و ئەخلاقەوە هەبوو قورسە قوبوڵکردنی خیانەت قورسە قوبوڵکردنی هەرچەنگە ئێمە مرۆڤین هەڵا ئەکەین ئەبێ بەرامبەرەکە لێبوردە بێ تەسامحی هەبێ خی گەورە ئەمرەکا پێمانەڵێ ئێوە لە زەوی یەکتری عەفوکەن لە یەکتری خۆش بن من لە ئاسمان عەفوتانەکەم لێتان خۆشە بم
بە هەر حاڵ ئیتر ئەمە بەشەرەکانە ئەمە بیرکردنەوەیانە ئەم چەوتیانە هەر هەیە. ئێساینە لای میوانە عزیزەکانمان با گوێ لەوانیش بگرین. من هەموو جارێ لەم عەقڵی دوو کەس باشترە لە یەک ئیسێ باشترە لە دووە تا دوایی. سەرەتا چینە لای کاک بەختیار. کاک بەختیار گیان وەکو ئاگادارم جەنابە خۆشی ساق تەکسی تۆش نمونەیەکی لەم بەڕێزە، بەڵام ئیش و کارەکەی تۆ ئایا بەم خوار و خێچی ڕۆشتووە تەجروبەی خۆت چیوە؟ حەزەکەم ئەگەر لە کۆتایی قسەکانیشتا پێشنیازێکی هەبێ نەکەر بۆ ئەم بۆ هەموو ئەوانەی کە سایق تەکسین و بیرکردنەوەیکی غەڵەتی وەکو ئەمیان هەیە. فەرموو. زۆر سپاس بۆ ژەنات و بۆ بەرنامەکەت و بە خێراتنیە میوانە بە ڕێزانە زۆر سپاس. کاک دکتۆر نا ئەو سایق تەکسیە خۆی حەزی لەو شتە بووە، بە دوای ئەو شتا گەڕاوە، نیەتەکەی هەبوو بەڵێ بە دوای ئەو شتا گەڕاوە و ڕۆژانەش بە دوایە گەڕاوە. یعنی ئەگەر پیاوێک دەستی لە ڕاگرێت تاچیدم سواری نەکرد و نەژوەستاوە، یان ئەگەر وەساوێتی ئیشی ترمێدا تەجروبە و هەیە سایقی ترمان هەیە وەکو ئەم 10 ساڵ لێرە من 10 ساڵی سە لێرە تەکسیم پێ 14 ساڵش لە هەولێر تەکسیم پێ بوو، لە ئافرەت لە چاک لە خراپ لە پیاو لە هەمووی تووشم بووە، مەبەستیشم بووایە هەموو شتێکمە کرد، بەڵام تالیبی نەبوو. بۆچی؟ لەبەرەوەی شتێک هەیە بەلای سەروی هەمومانە خوای ئاگای لە هەموو شتێکە. دووهەم ئەیژنەکەی خۆم سوار تەکسی بێت و خەڵک پێی بڵێت چی بکەم، چی جوابی بەمەوە، خۆی زۆر غەڵەتە. من لای خستخانەی تەوارێکی سلێمانیا ئەوەسم، ئەوەی نەخۆش نەبێ نایە وە لای ئێمە، ئەوەی منافق نەبێ نایە وە لای ئێمە. خەڵکی ژێ پێ بڵێ بابەس تۆ سیارێکی زۆر جوانی پێیە 2014ەکە پێتە جوانترین سیاری پێ لەم شارە، بۆ نایی لە جادەی ئۆرزیشتی وایە بۆ لا سوارە بین؟ نا من پێویستم بۆ شتە جوانانە نییە، من پێویستم بۆی نەخۆشە هەیە سواریکەم لە لای تەوارێکە. بەخوا سیارەکەشم هەر چۆن بڕۆم خەڵک دەستم لێ ڕائگرن. ینی شوێنی وەستانەکەش پەیوەندی بە کەیسەکانەوە هەیە ئەو کەسانەی کە لەو شوێنانن. کاک دکتۆر ئێستا لە لای مەحکەمە کۆمەڵە سایق تەکسی هەیە، من خۆم لیانە ناسم ئەڵێ تا ئافرەت نێ من کە سوار ناکەم، تەمەنیشیە بێ سواری ناکەم. ئەی باشە چاخر لای مەحکەمەش هەیە پیاوی سەرە خات و هەموو شتێ، ینی تاکە تاکەیت یانە حاڵەت نەک هەموویان هەمووی مەجمەعەیەکە، مەجمەعەکە بە پەنجەی دەست دیارە تێگەی کاک دکتۆر. بەڵام ئەم برادەرە من ناڵم ڕێزم هەیە بووی، هیچ ڕێزێکم بۆی نییە، لەبەرەی هیچ شتێکی تیان نێڵاوەتەوە. بازای چۆنەکە بەختیار من هەموو ئینسانێک بەو تاوانە شێکار لەبەرەوەی ڕۆحی خوا لە ناخیایەتی خەلیفەی خوای ڕۆحی خوا لە ناخی هەموومانە هەیە، بەڵام ئێمە لە قوڕەکە و لە شەیتانەکە ڕۆحی شەڕەکە زاڵ بۆ بەسەرمانە بەداخەوانێ ئەم لایانی شەڕەکە تۆوی شەڕەکە ئەجنا تۆوی خێرەکەی بە نووسوی ماوەتەوە بێ ئیش لەسەر تۆوی خێرەکانیان بکەین. ئەجنا کاگە دکتۆر من خەزورم بە تەمەنێک و سیارێکم بۆ بکڕێ بڵێ ها کوڕم سیار ئەو سیارەت بۆ ئەکەڕم بۆت بمەرۆ نەت بوو مەمەرۆ. باشە با لەبەر حرمەتی خەزوری واز لە ژنەکەی بێنێت واز لە خوش بێنێت لەبەر حرمەتی خەزوری کە سیارێکی بۆ کڕیوە بە ئەو ئیشە قۆڕانی پێ نەکردایە، با ئیشە قۆڕانی پێ نەکردایە. تۆ تەسەووڕ ناکەی خوای گەورە پەنگەی بەسەر هێنا بۆی بە ئاگای بێنێتەوە بۆی لێرا بیوەستێنێ کارەساتی تر دروست نەبێ، تۆوەرە لێرەوە ئافرەتێ بێهۆش بکات و سیارەکە و بەرێ لەگەڵ مێردەکەیە و ژنێکی تر بکوژن و لە کەرکوو بیانەوێت تەفلیشی کە نازان چی لێ بکەن. ئەم هەموو بەزمە وەڵام ئەگەر لە سیناوەشیوە ئەو دەقەی هاتۆتە پێشەوە کە ئەو دەقەی هاتۆتە پێشەوە هەر ئەو هاتۆتە پێشەوە دەستی برۆ بۆ ئەو ئافرەتە، ئەو ئافرەتش خۆی بابەتی ئەو بابەتە ئازان چۆنیە کات ئەزانێت چۆن چۆنی ئەم خۆی توانیە گەرزان چۆنە کاک بەختیار گیان خۆ هەر ئینسان بە تەسەڕوفاتی دیارە ئافرەتێت چۆن نەبێ بێتە پێشەوە لەگەڵ سایق تەقسیەکە پێشەوە دەقی عایلەی خۆت نییە ئەبوو یەکسەر ئەم حەزەری کدا بیکتا خوشکی من تۆ ئیشت چێت تۆ لە دواوە دانیشە. جەنابەت قسێکی جوانە کرد وتی ئەم شارە هەمی بۆ بە کامیرە ئەی هەر بە ڤیدۆ بڵاو بێت تۆ ژنەکەی بیبینێ ئەڵێ چی وانە بە ڤیدۆ زەنجە زۆر کەیسیوە بیدایەت خۆ دەزانی کە ئەم کامێرەی هاتوچۆ دانرا مرور ڕسمەکەیان پیشانە یایتەوانە بۆ ئەوی لە فڵان شوێنە دوای کۆمەڵێک کێشە دروست بوو ژن بینیوێتی پیاوەکەی ژنی تری لە تەنیشتە و ڕسمەکانی لەبەرەوە وابزان منعیان کرد پیشانی نایەنەوە ڕسمەکان بڵاو ناکەنەوە. ژنی ڕایدێک بوو لە ئەوروپا بوو تێگەی غرامی سارەکەی بۆ هاتبەوە تەماشاکە من ڕسمی پیاوەکە ژنەکەی لێ خوڕێت ئەو پیاوەکە ژنەکەی تەلاق دایتر لەسەر ئەوە جەنابی حاکم وانە ئەو شتان قەدەغە کرد. دەست خۆش کاک بەختیار گیان زۆر بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سپاس. ئەچینە لای کاکە باوان کاک باوان گیان فەرموو بە قوربان.
کاک دکتۆر گیان دەستخۆشی بەرنامەکە و لیەکەم بەخێراتنیە و میانە بە ڕێزان ناکەم وا دیارە ئەو کاک بەختیار کە نمونەیەکی جوانی هەنایە دەستخۆشی نمونونەکەی لیەکەم ئێمە نابێ لە کاتی کێشە مشاکی لە هەر نمونە بینینەوە ئەبێت دروستکای بخێنە ناو کێشەکەەوە کە سەر لەو مناڵانە ڕێگە چارێکی بۆ دۆزینەوە کە بڕۆن ناماڵ و حاڵی خۆیان خی گەورە خۆی هەموو شێ خێرێکی تیا کە دەرگاک لێ داخەلانە دوو دەرگاو لێ بکاتەوە سێ دەرگاو لێ بکاتەوە ئەو بەڵایی کە بەسەر کاکیوا هاتووە خێرێکی پێوەیە ئەگەر لەو کاتەیە ئەو ئافرەتە نەکوژرایە باڵێن ڕەفەقەکەی خۆی لەگەڵ مێردەکەی دەستیان تێگەڵ کردووە ئەگەر ئەم پیاوەیان بکوشە سە مناڵانە هەتی و ئەکەوتن یان ئەو ژنە بە بێوەژنی ئەمایەوە ماڵە باوکیش هەتا توانێت خۆی بەخێوەکەوە هیچ پێویست ناکەم مناڵی پیاوێکتر بەخێوکە تۆ لە بەرنمەکەیە گوێم لێ بووتێ کەم لەگەڵ خەزۆرانیا قسەمان کردووە باوکی کچەکە باوڵێن باوکی خێزانەکەی سەرەتا زۆر تون بوون بەس دوایی وردە باوکەکە چکە زیاتر عقلیانە بیەکردەوانی هەموو مامرۆڤین بەس ژنەکەی زۆر ئینفعالی بوو نەتەتوانی قسەی لەگەڵ کە باسی مناڵەکانی بۆکنەوە ئەو مناڵانە بێ باوکە بن و جیابنەوە تۆزە هێورە بووە ئەگەر بڵێ ئەگەر ئەم باوکەی بکوژایە یان سیارەکان لێ سنداتەوە ئەو لە باتی ئەو ئافرەدە ئەم باوکیان بکوشە سە مناڵەکان هاتیەوە کەوتن و هەندووشمنایەتیکشی بۆ بەجێ بێشنوانە کەواتە لە هەموو شتی خراپتری شەیە بەڵە خراپتری ژێ بەڵام ئێمە بێ هەر شکوری بەشی خوا بکەین ئیشەڵا بەشڵا ئەمە ببێت بە چڕنووقێ بە ئاگاهێنانەوەی بۆی ئیتر مڕاوت بە قسەکانی شیا دیارە زۆر زۆر پەشیمانە معدنی خێرەکەی ئیشی لەسەر نەکراوە ئەگەر خێزانەکەیمان قەنەعەت پێکرا توانیمان نزیکیانکەین لێکەوە من دڵنیام ئەمە بگەڕێتەوانێ سەر ڕێگە ڕاستەکە جارێکتر غەڵەتی وا ناکات تەواو چونکە وەکو وتم ئەمە غەڵەتی تەمەنە لە عومرە ئینسان یەک دوو غەڵەتی وا گەورە ئەکا کە چارەسەری زۆر زەحمەتە هیچ شتێکی تر هەیە کاکە باوەن وەڵای تر هەر ئەو نمونانەی کە ئێمە لە بەرنامەکانە ڕۆژانە بە بەرچای خۆمان و ئەیبینین ئیشەڵا هەموو کەسێ شایانی هەڵەیە و هەموو کەسێکیش ئەبێت دوو ئەوەنە شایانی لێبوردن بێت چونکە لەسەر زەویە ئەبێ لێبوردنی خۆی گەورە گەراڵێ هەریکێ لێوە با بڵێن گوناح نەکاو تاوان نەکاو هەڵە نەکا بەربارانیکەن ئەی بۆ دەرگای تۆبەی کردوەوەی خۆی گەورە بۆ ئەڵێ دوعا بکە تۆبە و لێ قوبوڵەکە ئێمانەوێ مەغەڵەتەکەی خۆی گەورە ڕێگان پیشانەیە کە تۆبە بکەین یەک نمونەی سەریع هەیە بە سەریعی بۆ باسکەم کابراکە بێ سێ پرتەقاڵی لە بەردەسایە ئەوێ بیخوات بە تەنیا لە ماڵەوە دانیشتووە سێ پرتەقاڵەکە بخوا یەکەمی قاشەکە بۆ گەنی کردو فڕێیات دووەم بە هەمان شێوە قاشەکات و کەسەیلەکە بۆ گەنی کردو فڕێیە هێنێ سێم قاشی کات و بیخوات هەڵە سێ گوڵەبەکە کوشێنێتەوە اینجا قاشەکە ئیخوا سوورەزانەکەیش بۆ گەنی کردووە بەڵام قەنەعەت دروستەکە لەم بینەیە ئەبێ ئێمە لە هەنێک کاتەکە شەکر بە چاوی خۆمان نەبینین ئەبێ قەنەعەت دروستکەین لە خۆمان لێبوردەیەمان هەبێت قەچێکە بە سەر لەو ماڵ و حاڵە لە طبیعەتی ئینسانی شتێ بگەین مرۆڤ غەڵەتە کات شەیتان هەموو دقەیەک لە کەمینایە بۆمان زۆر سوپاس کاکە باوانجانەچینە لای مامۆسالانا دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کاک دکتۆر و بە خێراتر میوانە بە ڕێزەکانی ژەکەم بێگومان من کەسی سەرەکی خۆیەتی خۆی هەڵەی کردووە لەبەرەوەی بە قسەی برادەرەکانی هەڵخەڵەتاوە ئێمە لەم ڕۆژە نابێت بە قسەی هیچ کەسێک هەڵبخەڵەتین خۆ برادری باشیشی هەبوو قسەوانی نەکردو بەڵێ بە قسەی باشەکانی نەکردووە بەداخەوە بە قسەی برادر خراپەکانی کردووە بەڵام ئەو ئەوایە لەوەیە کە خەزوری ئەم یارمەتی داوە بۆ ئەوەی ماڵ و مناڵی بەخێو بکە ماڵ و مناڵی بیژێنێت بۆ ئەوەی بەخێویان بکات ئەوایە هەر سەرەتا بیری لەوە بکردایەتەوانێت کە من ئەم تەکسیە بەکارهێنم هیچ کارێکی خراپ نەکەم ئێمە ڕۆژانە کاک دکتۆر هاتوچۆ ئەەکەین بە تەکسی ئەگەر خۆمان بمێنەوێت تووشی هەڵە ئەبین چونکە ئێمە هەردوو جۆرەکە ئەناسین هەمدوو جۆرە باشەکە و جۆرە خراپەکەش بەڵام سپاس بۆخوا تا ئێستا تووشی هەڵە نەبووین چونکە خۆمان نەمانویستەوە ئەقڵمان هەبوو خۆمان ئەقڵمان بەکارهێناوە وەخوای گەورەش کە دروستی کردوین بێگومان ڕێگەی ڕاست و خراپی بۆ جیاکردوونێتەوە کە ئەمە ڕێگەی ڕاستە و ئەمە ڕێگەی خراپە ئێمە نابێ هەڵە بکەین بەڵام هەموو کەسێکیش شایانی هەڵەیە وەکو وتمان سەرەتا و جەنابیش ئاماژە پێدا شەیتان هەیە ئێمە نابێت هەڵە بکەین و لە هەڵەکان بە دووربین و خراپەش تا سەر بەردەوام نابێت کاک دکتۆر خراپە بەڵێ خۆی گەورە مامۆستای ئەزانی ئێمە شتێکمانەیە غەریزەی پێ لە ڕەمەکەکان
بەڵێ. یعنی ئەوە دائیمە نێوێ وەکو ئاژەڵ تێری کێنە پێداویستیانە بەڵێ جا حتا خی گەورەش لە قورآانە باسیەکە نفس ئەمارت بسوو ئەو نفسی کە ئەمرمان پێکا بە خراپەکاری بۆیە بەڵام ئێمە نفسی لەوامەشمان هەیە چۆن ئێمە پێڵێن ویژدان زەمیر محاسبە دەکا لێ پرسیینەوە لەگەڵەکە بەڵام بەداخەوەی ترم زیاتر کەوتۆ دەژێر کۆنتترۆلی غەریزەکان و حەز و ئارەزۆکاتیەکانی بەڵێ بەڵێ کاک دکتۆر وەخوای گەورەش هیچ کەسێک بەردەوام ناکات تا کۆتا لەسەر خراپە دڵنیا بە هەر خراپە هەر دەرئەکەوێ ئەنجامەکەشی ئەوەیە باش نەبوونە بێگومان تۆ کاری خراپەکەی کاری خراپە دێتەڕێت ئەوە گەرکارێکی باشەی بکردایە کاری باشە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ خەزوری بەردەوام قسە بکەین یعنی بۆ ئەوەی لێ ببورن بێگومان جەنابزانی حەزەتی یوسف براکانیشان پێنەکە براکانیشان پێنەکە زۆڵە خاچی پێنەکە عەفوکردن و لێ خۆ ئینتیقام تۆڵەسەندنەوە سوودی نییە تازە ئەمە باوکی مناڵەکانێت یا سەرێتی ینی نابێ بکرێتە سەر و جادێڵە بیرم لە خۆ کوشتن کردوێتەوانێ ینی بەم حاڵەتە نەفسیەوە بمێنێتەوانە بۆ ئەوە خراپتر ڕوایە جانڵین لە خراپەکە بانێکی بە خراپتر بەڵێ بێگومان خۆ کوشتن قەت حەل نابێ کاک دکتۆر و من هیوادارم لێ ببوون چونکە خی گەورە بە گەورەی خۆی لە عەبدەکانی ئەبوورێ لە کاتێکە ئەمام و تاوان و خراپەی ئەنجام ئەدرێ لەسەر ئەم زەویە خی گەورە ئەوەندە لێبوردەبێ پێویستە ئێمە لێبوردەتر بین بێگومان زۆر سپاس دەستە خۆش بە سپاس بۆ برنامەکەت یەنە لای خات و ڕەوشت سڵاتان لێبێت دەست خۆشحاک دکتۆر بۆ بەرنامەکە و زۆر بەداخەم بۆم کاکە بە ڕێزە من جیا لە هاوڕەکانم ئەمەوێ پامەکەم زیاتر بۆ ماڵە خەزورانی ئەم کاکە بە ڕێزە بێت تۆ خۆت لە سەرتا قسەکاندا ئەمەژۆت بە دوو نمونەی زۆر باش کرد قابیل و هابیل و باوکە ئادەم کاتە کە تۆ بێ بزانی هەر کەسێک یێتە سەرم زەویە قابیلی ئەوەیە هەڵە بکات چه هەڵی گەورە بێت چه هەڵی بچوو بێت لە ناخوانە بوونی هەیە بەڵێ ژیاننامەی هەر کەسێکیشمان لێک بدەیتەوە هەموو ئەو کەسانی کە لێرەنیان هەموو ئەو ئەندامانی خێزانەکە ئەم کاکە بە ڕێزە هەر کەسێک لەم سەر زەویەیە ڕەنگە لە ژیانی هەڵی تیاابێ هەڵی گەورە بێ هەڵی بچوو بێ هەرتی بەتەکیید و ژیان پڕە لە نشێوی بەرزی نزمی بۆیە هەموو شتێکیش دەرفەتێکی تری هەیە زیاتر داواکارێکم لە ماڵە خەزورانیان بەڕێزەیە کە دەرفەتێکی تری بدەنەوە و ئێمە دینەکەمان فێری لێبوردەی و فێری ئاشتی کردوینە چەندین نمونەمان هەیە کە غەڵەتی گەورە کراوە تاوانی گەورە کراوە لە بەرامبەریان لێبوردەی هاتووە ئاشتی هاتووە و ئەمیش پێویستە ئەم کاکە بە ڕێزە من پشگیری ناکەم تا سەر ئێسقان کارەکەی هەڵە بووە هیوادارم بێ بە نمونێک بۆ هەموو ساق تەکسەکانی دیکە نەک بۆ تەنها ساق تەکسەکان بۆ هەموو کەسێکی دیکە کە بێ ڕۆژ لە ڕۆژان هەڵەیەکی لەو جۆرە بکە ئینسان کە هێتە سەر دنیا ڕۆژ لە ڕۆژان هاتوو کە غەریزەکانی کۆنتترۆلی ئەوی کردو نەک ئەو کۆنتترۆلی غەریزەکانی بکە بۆی لەبەر ئەوە اینجا ئەم مناڵی هەیە مناڵەکان دایما بتوێنێتەوە باوکیانە پێویستە ئاگای لێبێ یان پێویستیان بە سۆزی باوکیانە بۆی لەبەر ئەوە کە تۆ ڕوودا چۆنەڵی بۆ زیاتر قسەکانی جەنابێ یعنی مناڵانە خوا نەخواسێ سا خێزانەکەی لە بەرچاوی ڕەش بووە باوای دابرێن با بڵێ لێم جابەرەوانەیە بەڵام مناڵەکان هەر باوکیانە خۆم تاو لە نفوسە لە چییە هەر باوکیان لەبەرەوە مناڵەن سوێنە بیرەکەنەوە ئەڵێ ڕۆژی باوکانە باشە باوکی ئێمە بۆوا بوو کۆبوونەوەی باوکان و دایکانە ئەم مناڵە هەموو ڕۆژێ برینەکان یەکولێتەوانێ ئێمە کاریگەری زۆریە بێ دوایەوە مناڵەکان هێندێکیان کوڕن ینی باوک قودۆ پێشەنگە بۆ کوڕەکانی ئێ باشە ئەو کاتە ینی ئەبێ زیاتر قسە لەگەڵ هاوسەرەکەی بکەین کە بۆی ڕوونکەینەوە سبێنی مناڵەکانیشی دەفەوتێ مناڵەکانیشی لەو ململانی ئافەوتێ تو من ئافرەتەکە تەمەنی کەمە لەوانێ شوو بکاتەوە مناڵانە چنە لایجۆ ئەم یا شتێ بەسەر خۆی بێنێ خوانە خوازەی شەڵاقە شتیوان ناکە یا ئەمی ژنێنێتەوە مناڵەکان لەو بینە ئەفەوتێن چونکە هیچ مناڵێ هیچ کەسێک وەکو دایک و باوکی ڕاستەقینە ناتوان سۆز و خۆشەویستی و ئەمان و دڵنیایی بە مناڵەکان لەبەرەوەی مە هەر لەگەڵ ئەوەیە نێمە کۆڵ نایی من قسەم لەگەڵا کردوون بەزێک دوو جارێک تریش بەڵام ئەمیش کارێکی وا جوانی نەکردووە کە پیا بتوانێت دیفاعی لێ بکات ناتوانانی بەڵامی ترە بێمە دەرئەنجامەکە ێستا لە مناڵەکانەوە ئیش بکەین ئافرەتەکە خۆشی ئەمەی تر بە شەرەوە ئینسانەوە ئێستا ئەمە تۆبەی کردووە ئەڵە چیوێ بۆ یەکەم ئێمە توانین تەعاهودی لێوەرگرین دەشایەت بکەین بەسەریەوە منیش بم بەشایەت چەند کەسی وکەوە کە جارێک تر غەڵەتی وان نەکاتەوانێ ئیشێکی تر شەر نیە ساق تەکسی بە ئیشێکی ترگا ینی دەکرێت زۆر ئیشەیە من وەکو تروسکایی ئەیبینم بۆ چارەسەری کێشەکەی ئینشاڵڵا بەتەکید و باسم کرد لێبوردەی هەیە لە هەموو شتێکە هیوادارم دووبارەی نەکاتۆ کارەکەی و بەس خۆشتر وا ئینسان نەکەوێت تا ئەم چڵپاوەوە تا ئەوە ئەڵە ئینسان دەستی خۆی ماچکە نەک ناچار دەستی خەڵکی ماچکە زۆر سپاس ڕوشیدا یعنی ڕێگە چاری تر هەیە بۆی حل بکرێن ئینشاءڵڵا هیوا نابینێمە زۆر سپاس کچە جوانەکەم کاکی واجان ئەمە ئەنجامی کارە جوانەکانی توێم کارە قێزەونە ئەم خەڵکە و مەشغوڵ کورۆ بەخۆتەوە ئەم هەموو کێشەیە من وەکو ئینسان تعاتوفم هەیە لەگەڵ جەنابتا چونکە هەمومانەکەوینە هەڵەوە
و هەوڵی ژێین من پێشەوەی کۆتا قسەی خۆم کەم لەسەر قسەی ئەم بەڕێزانە کاک جەبار کە وەکو تۆ سایق تەکسیە فەرموو چۆن مامەڵەی کردو قوربانجان لەسەر قسەکانی وان چی هەیە بریا کاک دکتۆر دەستێکم نەبووایە وەکو کاک بەختیار بوومایە هەڵەیەکم کرد پەشیمانم 1000 جاری کەش پەشیمانم لە بەرچاویەوە بە شایدیەوە بە شایدی خوا بەڵێنتان ئێمێ سوێن بە بەخوا بە هەموو تەمەنم جارێکی تر هەڵی وا دووبارە نەکەمەوە وە دڵنیاتەکەمەوە نەک سایق تەکسێتی هیچ کارێکی کرێکاری ئەەکەم حەماڵی ئەەکەم خۆڵ پاکەمەوە هەموو کارێکەکەم دڵنیا بن جارێکی تر من هەڵی وا ناکەمەوە پەشیمانم بۆ هەموو تەمەنم ئەم هەڵەیی کردم فێری زۆر شتی کردم فێری کردوم کەوا ئێستا تەنیا و قوڕ بەسەرم ئێستا بێکەسم هەموو کەس و کارەکەم پشتیان تێکردوم کاک دکتۆرەوە من 1 ساڵە نە مناڵم دیوە نە مناڵەکانم نە خێزان 1 کەسم نەدیوە هەمووی پشتیان تێکردوم نایەڵن کەس ببینم وەڵام من مناڵەکان قسەم لەگەڵ کردن ینی ئەوان حاقد نین و ڕق لە دڵ نین هەروەکو باوک بەڵام ئیتر خێزانەکەت و خەزور توەمانە قسە ئەکەن وایە ئەمەی کردو ئەوەی کردووە هەتا من پێم وتم قوربانجان هەرچیە باسەکەن لە بەرچای مناڵەکان باسی مەکەن بۆ ئەوەی وێنەی باوک نەشێوێ لە مێشکی ئەم مناڵانەیە وێنەی باوک زۆر گەورەیە وێنەی باوک زۆر جوانە سبەینە مناڵانە ژەبن بە باوک لەداهاتوە لەبەرەوە وعدیەوەیان نا کە بە هیچ شێوێ بە خراپە لە بەرچای مناڵەکان باسی تۆ نەکەن وای کردو لەگەڵ فلان ئافرەتا و خیانەتی لێ کردوین و ئەمەوا بوو ئەمەوە وعدیەوەیان ناوی تر نازەم چەند جێبەجێیەکەن کاکی واجان ئێمە من وعدیەوە دێمە ئینشەڵڵا لەسەر هەوڵەکانی خۆمان بەردەوام بین و من چەند کەسێکی تریژە ناسم پێیان وتوم هەرخۆش ناوی یەکدوانێکی دامەتێک کە کاریگەریان لەسەر خەزورە هەیە کاریگەریان لەسەر هاوسەرەکە و هەیە شتەکانیان بۆ ڕوونەکەینەوە بجەماعی لەگەڵیانە دانیشین لایەن خراپەکان و لایەنە باشەکانی لە وەرەقەیەکە بۆ نووسین هەڵی نەگە تۆ ێسا لەسەر تەلاق و لێکجابوونەوەکە و بەردەوام بی مصڕبی ئەمە لایەنە سلبیەکانیمان هەموو ڕۆیان بەڵام ئەگەر لێبوردەبی و لە ڕێی خوا و ئێمە تاهودی لێ وەرگین و جارێکە غەڵەتی وا نەکاتەوە و چی دەوێت پێی ئەەکەین ئەمە باشەکانی تو بە خراپەکەی دوای بۆ ڕوونەکەینەوە من دڵنیام ئەویش عقلی بەکارەهێنێ هەل لەسەر ئەم ڕقوکینەی بەردەوام نابێ خۆ ڕقوکینەیەکی پیرۆزە هەیەی ئەو لەسەر حەقە ینی من بۆ پرسیارەشم لێ کردی ئەگەر تۆ خۆ خستایە شوێنی ئەو کاک هیواجان بووکتە ئەگەر خێزانەکەم ئەمەی بکردا من مووقیفم چییە بوو من دڵنیام زۆر خراپترە بووی لەو ڕاستەن ئافرەت زیاتر لێبوردەیی هەیە لەو ناحیانەوە بەڵام پیا و پێی قوبوڵ ناکرێت ژنەکەی لەگەڵێکی ترابێ من ماوەی چەند ساڵە لەگەڵم کێشانەیە ئاڕۆین وەخوابی ساڵ زیاترە بێ لە ژنومێدا بە دەگمن پیاوەکان لە ژنەکانیان خۆش بووە کە خیانەتی زەوجیان لێکردو هەبووە بەسکەم بۆ بەڵام زۆربەی ژنەکان لە پیاوەکانیان خۆش بوون بەو مەرجەی جارێکشتی وا دووبارە نکاتەوە ژن دڵی گەورەترە خوابکاوی منی جواب ئیشی لەسەر دەکەین بە قوربان بەڵام خۆزگە بیرێ بکردایەوانێ لە دەرەنجام ئێم کارە قێزەونە و تۆ سیارە و کڕیوە خەڵک بە قەرز بۆی کڕیوی بۆی پارێکی حەڵاڵی پێپەیاکەی نەک شتی خراپەی پێ بکەی بە ڕێزەکەم بەرحاڵ بە ڕێزان ئێمە لە هەوڵەکان بەردەوامە بین لەگەڵ کەسوکاری کاکیوە بەڵام هەندێک شتی شەیە لە دەسەڵاتی ئێمەیانە ئێمە توانین بە چاوڕوونی بین بە خێزانەکەی بە خەزوری تەنان بە دایک و باوکیشی دایک و باوکشی لێ عادزن بەحقە دەڵێ سەری ئەمەی شۆڕ کردووە خەڵکی تر پێی زانیوە بەڵامی تر ئەمە ئینسانە کاتە دنیا و غەڵەتەکە من هەموو جارە بە نمونێڵە ئەڵم باوکە ئادەممان لە بەهەش دەریان کرد بە شەیتان هەڵی خەڵەتان ئێمە چۆن وە شەیتان وەختی خۆشی کە لەگەڵ خوایە کەوتە مناقەشە و جەدەل وتی بمهێڵێرەوە تا ڕۆژی قیامەت منەوەیم ئادەمال خەڵەتیانم خۆ ئەوە حکمەتێکی تایە ئەمە ڕاستیەکی تایە ئەویش بەردەوام خۆ شەیتانەوە نییە تووشی وەسوەسە دەکە کاکە غەریزەکان تا ئیتر ئەفکاری غەڵەتە بۆ دروستەکە خۆمان بەشەر وەکو خۆمان غەڵەتەکەین خۆمان بۆ فکرەی بۆگەن فکری شەیتانی فکرەکانی وەرەگرین خۆشەت نییە ئەو بێ دەستمان بگیر و خراپەمان پێ بکە بەڵام بەهەرحاڵ بەڕێزان لە کۆتایی بەرنامەکە ئەوە ئەڵێین تکایە با دەستی خۆمان ماچکەین دەستی کەسانی تر ماچ نەکەین هەر کارێگەکەن پێش ئەوەی بیکەن بین لە دەرەنجامەکەی بکەرەوە
تۆ ئەتەوێ خیانەت بکەی بیرکەرەوە ئەگەر خەڵکی خیانەتی لێ بکات پێ قوبوڵە ئەگەر ئەتەوێت دزی بکەی بیرکەرەوە گەرەیشە دزی لێ بکات پێ قوبوڵە ئەگەر ئەتەوێت ناو ناتۆرە لە خەڵکی بدۆزیتەوە سوکایەتی پێ بکەی پێش ئەوەی بکەی خۆ بخەرە شوێنیەوە قوبوڵەکەی خەڵکی ناو ناتۆرە و لێ بدۆزیێتەوە سوکایەتی پێ بکات من دڵ نیام هەر کەسێ یەک زەڕ عەقڵی هەبێ بڵێ نەخێر کەواتە ئەی تۆ بۆ ئەیکەی بەرحاڵ بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ